جانبانی ئێمە کاکەرەم سدیق سەرۆکی لقی سلێمانی سندیکای هونەریە کشت و کاڵیەکانمان لەلایە قسە و گفتوگۆ و باسی زیاتری لەگەڵاکەین باچینە لای کاکەرەم خۆی کاکەرەم بەخێر زۆر بەخێر کاکەرەمەوە هەر لێشم تێک چوانی بەڕاستی سەرۆکی لقی سلێمانی سندیکای هونەریەکان ئەو هونەریە چییە لە ینی هونەری و کشت و کاڵەکە چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ بەڵێ دەستان خۆش بێ سپاس بۆ کورسا سپاس بۆ جەنابتان لەسەر پرسیاری یەکەم ڕوونکردنەوەکە پێشەوەی پێناسی سندیکاکە بکەین ئێمە سندیکای هونەروەریە کشت و کاڵیەکان بوو کە لە دامەزرانی لە ساڵ 1994ەوە کە لە ئیداری سلێمانی ئەو کات دامەزرا سندیکای هونەروەریە کشت و کاڵیەکان بوو هەتا دوای کۆنفرانسی لەقەکان و کۆنگری سندیکاکان دوایی بە کۆی دەرنە کۆنگرەیە بڕیاری لێدرا کە سندیکای هونەریە کشت و کاڵیەکانە هونەریە کشت و کاڵەکانیش تەبەن ئەو کەسانەی کە دەرچووی بەشە کشت و کاڵەکانن و ئەندامی سندیکاکەی ئێمەن ئەتوانین بڵین کادرێکی فەرنین لەسەر جەم ئۆرگانەکاندا تۆ کە دیبلۆمەت هەبوو لە کشت و کاڵدا کە چیتە دایرێک تاعین نەبییان دامەزراندنت دەبێت کادرێکی فەرنیش بۆ خۆتان نزانن زمانی عەرەبیە و ئەو فەرنیە تەرجمە کراوە بۆ زمانی کوردی و پێشی دەڵێن کادرێکی هونەریە لە بوارەکەی خۆی داواتە ئەو دەرماڵانی پێویستە وەکو کادرێکی فەرنی وەکو کادرێکی هونەری بۆ کەسانی کە لە کەتی گشتیدا دامەزراون پێویستە بۆ هەمان دەرچووی هونەریە کشت و کاڵەکانیش دابش ببن ئەوە مەبەست لە فەرنی و هونەری بەو شێوەیە ناوەکە لە عەربیەوە بۆتە زمانی کوردی. کاکەرێم چەند ساڵە ئەم سندیکە کار دەکات لە بواری کشت و کاڵە؟ بەڵێ مێژووی دروستبوونی سندیکای هونەرە کشت و کاڵەکان وەکو لقی سلێمانی چکە لقی سلێمانی ئەتوانم بڵێم ئەو کات لە ئیداری سلێمانی بەپێی ئەو پێڕەوی ناوخۆیی کە ئێستا لە ئەرشیفی سندیکاکە ئێمەدا هەیە لە ساڵی 1994 بە دەقیقی لە 9 پێنجی 1994 لقی سلێمانی سندیکای هونەرە کشت و کاڵەکان کە ئەو کات سندیکای هونەروەریە کشت و کاڵەکانیشە دامەزراوە و مێژوویەکی دوور و درێژی هەیە زیاتر بەپێی ئەو ئامارێکی ئێستا لای منە و ئامارەکە لەوانەیە هەندێک هەڵەچنی ما بێت تەواو بکرێت چکە بەداخەوە هەندێک کەسمان هەیە لە ژیانیاندا ماوە و هەندێک کەسمان هەیە سەفەری دەروی وڵاتی کردووە بەڵام ئەو ئامارە دەقیقەی کە ئێستا لای من هەیە بە ڕقم تەلەفۆنیشەوە زیاتر لە 2000 ئەندامی فعلی هەیە کە تۆ بە سلێمانی بەس لقی سلێمانی ئەگینان نەقابە و لقەکانی تر بەپێی کەم و زۆری بەڵام ئەتوانم بڵێم گەورەترین لق لە سندیکای هونەریە کشت و کاڵەکان لقی سلێمانی بێ و پڕچالاکترین لقیشە بۆ پێی کە ئێمە ساڵانە مۆڵەت تازە ئەکەینەوە بۆ کەسانەی کە ئەندامی سندیکاکەی ئێمە و بە ڕسوماتێکی زۆر کەمیش دەتوانم بڵێم کەسێک کە ئەندامی سندیکاکەی ئێمە بێ بۆ تازەکردنەوەی پێناسەکە ساڵانە 5,000 پێویستەکە بڕێکی هیچ نییە زیاتر لە نەقابەکانی تر پارێکی زۆرتر لە ئەندامەکانیان وەردەگیرێت ئێمە بۆ چاپکردنی پێناسەکەیە ئەگینا هیچ ڕسوماتێکی نییە و ئەو ئامارێکی ئێستا لای ئێمەیە بە ڕقم تەلەفۆن و بە ئەدرەسی تەواوەتیانەوە کە ئیزبارەیان هەیە لای ئێمە زیاتر لە 2000 ئەنداممان هەیە کە ئەتوانین بڵین بۆ هەموو کارێک و بۆ هەموو خزمەتێک و کۆنفرانسی لەقەکانیژە ئامادەین هەر کاتێک دەست پێ بکەوت بکەین. کاکەرەم ینی ئەم 2000 کە لەلاتانن بە فعلی کاری کشت و کاڵیەکەن مەرج نییە هەمووی هەمانە تەبعەن وەکو لە سەرەتای بەرنامەکەی عەرزم کردی ئەو کەسەی دەرچووی ئامادەی کشت و کاڵی بێ کە 3 ساڵ خوێن بێتی و ئەو کەسەی کە دەرچووی پەیمانگەی تەکنیکی کشت و کاڵی بێ ڕاستەو خۆ هەر بیر و باوەڕێکی هەبێ حیزبایەتی هەبێ نەبێ ئەندامی سندیکای ئێمەیەوە ئیشی ئێمەیە داکۆکی لە مافەکانیان بکەین و ئیشی ئێمەیە پێناسیان بۆ دەربکەین و مەرجیش نییە ئەوەی دەرچووی بەشە کشت و کاڵیەکان بێ لەسەر کار دامەزرا بێ هەمانە تاکوی ئێستاش بە دوای کاردا دەگەڕێ کەسە کارجێڕیەکانیش لەلایەوە بن بە ئەندام کە کارجێڕی لە بواری کارجێڕیە کار بکات بەڵام کشت و کاڵی تاوا کرد بەڵێ ئەوانەشە بەسەر جەم بەشەکانیەوە یعنی لە زانکۆ لە پەیمانگەکان کۆمەڵێکی زۆر بەشی گرنگ هەیە بەشی ڕۆکی داپشتا و بەشی پیسازی خۆراک بەشی ڕێنمایی کشت و کاڵی بەشی بەروبوومی کەڵگەی بەشی پاراستنی ڕووەک وە زۆری تر ئێستا بەشی کارجێڕی کار هەیە کەوەکو جەنابتان فەرمووتان هەر دەرچووی پەیمانگا ئەبن ئەمانە بە هەموو بەشەکانی و ئەندامی سندیکاکانی ئێمە بەبێ هیچ لێکدانەوەی بیر و باوەڕێک و ئیشی ئێمە شەدا کۆکی لە مافەکانیان بکەین و هەلی کاریان بۆ بڕەخسێن. زۆرترین ئەندام لە چ بەشەکە؟ لە بەشە کشت و کاڵەکان بەشی ڕێنمایی کشت و کاڵی لە بەرەوەی دەرچوێکی زۆری هەیە لەگەڵ بەشی ڕۆکی داپۆشرا و ئەتوانین بڵین ساڵانی پێشوش بەشی پاراستنی ڕووەک ئەزمونێکی باشی هەبوو بەڵام ئێستا لە بەرەوەی بەشەکە
هەم بەشێکی گرانە بۆ خوێندکار و هەم خواستی وەرگرتنیشان کەمێک کەمترەوە هەندێک لە پسپۆڕیەکانیش ئێستا پێم وامێ لە پەیمانگەی تەکنیکی کشتتوکاڵی بەکرێجۆ بەشی پاراستنی ڕوەک لە ئێستادا هیچ خوێنکارێکی نییە بەڵام ساڵانی پێشوو بەشێک بووە کە زۆرترین خوێنکاری تەخەڕوجی کردووە. بۆ ئێمە بابەتەکەمان ئەو بابەتی هەلی کار و هەلی کارە بوو بۆ دەرچوان بەڵام گرنگ بوو کە باسێکی سندیکا بەڵێ وەکو ناسانی کاک هەرێم زۆربەی سندیکاکان لە هەرێمی کوردستان ئێستا لە قەیرانی هەڵبژاردن و لە قەیرانی یەخستنەوەیان سندیکاکە ئێوەش ئەم کێشانەی هەیە لە ئێستەیە. بەڵێ سندیکاکە ئێمەش بێبەش نییە لەو قەیرانی کە جەنابەت باست کرد و پێویستە لە ساڵانی پێشووتریش و لە ئێستادا مشوریەوە بخورێکە کۆنگرەی تەواوی نەقابەکە ببەسرێ کە ئێمە لقی کەرکووک و لقی سلێمانی و هێشتا لقی هەڵەبجەمان نەکردوێتەوە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیانی شەرعایدی لقی سلێمانی بە پارێزگای هەڵەبجەشەوە لقێکی زۆر فراوانە و لقی هەولێریش پێویستە ئەم سێ چوار لقا یەک بگرن بۆی کە کۆنگرەیەک ببەسترێت بۆ نەقابە بەڵام بەبێ ئەو زروفەی کە ئێستا هەمووتان بە چاوتان ڕوونە لەسەرەوە هێشتا ئێمەش وەکو یەکێتی مامۆسایان وەکو سندیکای پزیشکان وەکو سندیکای کارمەندانی تەندروستی کە ئەمانەش سندیکایەکی زۆرن و ئەرشیف و ڕۆژنامە نووسان هونەرمەندان ئەمانە هێشتا لەوەی لەو قەیرانەیان کە لە کاتی خۆیان کۆنگرە و کۆنفرانسیان بۆ نەبەستراوە بە ئومێدیەوەی ئینشاڵڵا کە ئێمە زۆریش هەوڵە دەین زۆر یاداژەنێرین بۆ سەروی خۆمان زۆر یاداژەنێرین من بە سپاسەوە یعنی ئەمەوێ بە تایبەت باسی ڕۆڵی وەزارەتی کشتتوکاڵ بکەم لەو بوارەشا مەشهوری ئەمەی خواردووە یعنی خودی جەنابی وەزیر هەوڵی داوە کە کۆنفرانسی لقەکان ببەسرێ بۆی نوێگەری بکرێتەوە لە دەستەی کارجێڕی و لەو دەستەی من جێگری لقی سلێمانی سندیکای هەیە کە جێگری منە با بڵێین تەسەورەکەم لە 94ەوە هەر بە جێگری لقی ماوەتەوە توانا و تااقەتی نەماوە لە تەمەنی باوزانێت پرسیار بکەی بەس کاک هەرێم ئەتوانی بە ڕوونی پێمان بڵێ یعنی هۆکارەکان چین کەەوە ئەمە دواخراوە لەبەری بەڕاستیەوە تا سە باسەکەی لە 94ەوە بۆ پۆستە هەر ماوەتەوە بە جێگری ماوەتەیکی هەرچەندە بڵێن عفونکی لە 2009 لە 2009 کۆنفرانسێکی تەواو بەسرا و کۆنگرێکی تەواو بەسرا بەڵام ئەو شخصی کە باسیەکەم دووبارە بە جێگری هەڵبژێدا بەڵێ مەبەسەکەم ئەوەیە ینی ئێوە وەکو لقی سلێمانی با باسی لقی سلێمانی بکەین کە گەورەترین لقە لە هەموو سندیکاکانە سندیکاکانی لقەکانی سلێمانی گەورەترین نفوسی زۆرە هەڵەبجی لەسرە گەرمیانی لەسرە ڕاپەڕینی لەسرە یعنی ئێوە ئامادەن ئێستا ئەگەر بانی ئەم شتە بێ وەکو لقی سلێمانی ئامادەن یا ئێوە ڕێگرن ئەمە ئەلەما نەخێر ئێمە هەمیشە وتومانە بۆ یاداشتیشمان زۆرە ینی نووسراوی کتابمان زۆرە کە ئێمە هەمیشە ئێمە مەرجعەتی ئێمە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی سلێمانیە و ئەو کەسەی کە سەرپەرشتیاری سندیکاکانە کەو لە زمنیانە سندیکاکە ئێمەش دەیان جار من ئەمەوێ ناوی بێنم وەکو سوپاسێک کاک سیروان جەلال هەیە ئەندامی مەکتەبی ڕاگەیان ئەندامی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە لێپرساوی ڕاگەیان و پەیوەندیەکانە زۆر هەوڵی داوە یعنی بەردەوام نەک بۆ سندیکاکە ئێمە بۆ سندیکایان دەزانانی کشتتوکاڵی بۆ سندیکانەی کە لە زبنی بەردەوام خەریکە و زۆر یعنی زۆر داکۆکی لەسەرەوەکەکە بەڵام بەداخۆ بۆ خۆزانی هێشتا لە ئێمە گەورەترە ئێمە بێ بڕیاری سەروتر وەرگین و ئەبێ لەگەڵ برادرانی پارتیشا ڕێکەوین بۆی کە کۆنگرە ببەستین ئەوە سەبەبی سەرەکی بووە کە هێشتا نەمانتوانیوە لەوانەیە بڵێم بە تەنیا بە هەوڵی ئێمە ناکرێ خۆ دەزانی ئەبێ نەقابە بێتە سەرخەت کە لە ئێستادا نەقیبیش لە هەولێرە ینی ئەو حاڵەتەشمان هەیە وازح کاتە کاکەرم با باستێک لە کار و چالاکیەکانی سندیکا بکەین کە لە ئێستادا هەلیکارتان ڕەخساندە بۆ ئەو گەنجانی کە یاخود ئەو کەسانی کە دەرچووی بەشی کشت و کاڵن ئەمە لە کەرتی تایبەتە یاخود کەرتی حکومی و ئەو کەسانی کە دادەمەزرین یاخود ئەو کەسانی هەلیکاریان بۆ ڕەخساوە چەند کەس دەگرێتەوە؟ بەڵێ وەڵا سپاس دەکەم دەست خۆش بێ پرسیارێکی گرینگە تەمان ئێمە واجیهەکەین و ئێمە ئەتوانم بڵێم مۆڵەتی کاری پیشەیەکە دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان لای ئێمە وەردەگرن بەڵام من زۆر سپاسی ینی ڕۆڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوەکەم و بە تایبەتی خوشکی گەورە و بەڕێزمان جەنابی وەزیر خاتوو بێکەر تاڵەبانی کە هەمیشە داکۆکی کردووە لە مافی دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان بەوانەی کە لە کەردی گشتیدا دامەزراون چی پێکرابێ کردوێتی بۆیان بۆ دەرماڵی ترسناکی بۆ حاڵەتانە و خوتۆڕە و ئەوانەی کە ئیشی خۆی بۆ درێخی نەکردووە بۆ دەرچوانەی کە
هێشتا دانەمەزراون لە کەتی گشتیە خۆتان نزانن لە 2004 نزیکی 11 ساڵە ئەتوانم بڵێم هەندێک لە یەکەمەکان نەبێ کەس نەیتوانیەوە لە کەتی گشتی دادا بمەزرێت بەڵام ئەم لەم کابینەیەدا بیری لەوە کردەوە کە ئەو دەرچوێکی زۆری بەشە کشت و کاڵەکانمان هەیە یعنی ئەو دەرچۆ بەشە زۆرانەی کە لە بە لێشاو تەخەڕوجیان کردو و دانەمەزراون هەستاوە یاسایەکی داناوە لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵی ڕێنمایی زۆر گرنگی دەرکردووە بۆی کە دەرچووی بەشە کشت و کاڵەکان لە بوارەکەی خۆیاندا واتە ممارەسەی بڕوانامەکەی خۆیان بکەن هەلی کاریان بۆ بڕەخسێت بەپێی یاسا لە موچەی 350,000 کەمتر نەبێ بەرەو زیاتر و خاوەنی پرۆژە و خاوەنی کێڵگە و کۆمپانیا کشت و کاڵەکان و نووسنگە کشت و کاڵەکان پرۆژەی گەورە و بچووک و مامناوەن دەبێت مەرجە دەرچووی بەشە کشت و کاڵەکان بخەنە سەر ئیش کە پێشووتر وانە بووە کەسێک بۆ نمونە من دەرچووی پەیمانگەی تەکنیکی کشت و کاڵی مۆ لە کەتی گشتیشا دامەزراوم پێشووتر لە بەروی بێسەر و بەرەیەکە بوو من نەمتوانی سەرپەرشتی سێ پرۆژەش بکەم لەگەڵەوەیە کە موچەیەکی حکومەتیشمێ بەڵام ئەو ئەمەی نەهێشت ئەو وای کرد کە تەبەن بە هاوکاری برایانی زۆر خۆشەویستمان لە وەزارەتی کشت و کاڵ ڕاوێژکاری یەکەم لە وەزارەتی کشت و کاڵ برای بەڕێزم کاک ڕزگار حەمەد خدر کە هەمیشە ئاگای لێمانەوە ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنیمان هەیەەوە نوێنەری ئێمە لە وەزارەتی کشت و کاڵوە چی یاداشت و داوایەکمان بگاتەوێ ئەو داکۆکی لە مافەکانوانەکە و لە هەمان کاتە سەرۆکی لیژنەی یاساییشە بۆ هەندێ شتی یاساییش زۆر پشتی پێدەبەسرێ بۆی هاوکاری تەواومان بێت زۆر باشە ئێمە خزمەتەکانی وەزارەتی کشت و کاڵ زۆرە ئیشەڵا خاڵ بە خاڵ ئەوانش باسەڵێن کاک هەرێم ئەگەر دەرچوویەکی بەشی کشت و کاڵ یاخۆت کەسێک کە کاری کشت و کاڵیەکە ئەگەر دەرچووش نەبەست تر زەرعاتێکی هەیە و کاری خەریکی کشت و کاڵە ڕۆژی هەبێ بێتە لای ئێوە چۆن هاوکاریانەکەن یا چۆن ئەتوانن هاوکاری بۆ ئەم کەسە کۆبکەنەوە شتیواتان هەیە؟ بەڵێ ئێمە لەسەر بەرمەبنای ئەو پرسیاری کە جەنابتان کردان لەلایەکی ترەوە هەوڵی وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ ڕێکخراوی UNDP و بۆکردنەوەی خولی پیشسازی خۆراک ئەوەی کە پرسیارەکەی جەنابتا خولەکانی کارسازانی دەرچوانی ئامادەی و پەیمانگاکان و پاڵپشتیکردنیان بۆ دۆزینەوەی سەرچاوەیەکی داهات دوای ئەوەی کە چەندین خولیان بینیوە خولی شیاندن و خولێک کە تایبەت بێبەوە لە سەر ڕۆشنایی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کاقوبات زیاتر لە 200 خانم خولیان بۆ کراوەتەوە کە خانمانی دەزڕەنگین و کارسازن بۆ هەر کەسێکیشیان بڕیارێک دەرچووە کە بەڵێ مەرجە بڵێ دەرچووی بەشە کشت و کاڵەکان بن بەڵام هەیە دەزڕەنگینە هەیە کارسازە هەیە وەکو جەنابتان فەرمووتان خۆی هەوڵ ئەدا هێشتا لە کەتی تایبەتی شاهلی کاری بۆ نەڕەخساوە بەڵام بۆ حکومی بۆ خۆی دەرچووی بەشە کشت و کاڵەکانەوە ئەزمونێکی هەیە ئەوێ ممارەسەی بڕوانامەکەی خۆی بکات کارگەیەکی بچووک دابنێت دوکانێکی قارچک دروست بکات بۆی کە قارچک بەرهەم بێنێت نەمامگەیەک دانێت زۆرمان هەیە کە دەرچووی بەشی پاراستنی ڕوەکن لە ڕێگەزیمێن بەڵام ئێستا پرۆژەی هەنگەوانیان هەیە و بازاڕێکیان بۆ خۆیان خوڵقاندووە و هەم جەنابی وەزیر وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی هەم ڕاوێژکاران لە وەزارەتی کشت و کاڵ هەم بەڕێوەبەری نووسنگی جەنابی وەزیر هەم لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و خودی کاقوبادەوە هەوڵیان داوە بۆی کە وەکو عەرزم کردی 200 خانم بەشداری خولی باش بکەن و لە خولەکانیشدا بڕەپارەیەکیان بۆ سەرف بکرێت بۆی کە ببنە خاوەنی کاری خۆیان بڕەپارەکەش لە ئێستادا بەپێی ئەو خەمڵانەی کە کراوە $2500 بە زمانی خۆمان واتە 25 وارەقە بەڵێ باشە دوو پرسیار هاتە مەشکم کە باسی ئەو بابەتەوە ئەکرێکێکیان لەوەی کە ئەو خاتونانەی کە بێبێ ئەوەی کە هیچ کەسە یارمەتیان باتوانیانە کارێکی لەو شێوازە باسی ئەو کەسان و کرد کە هەنگەوانن یاخۆت خاتونی لە دەکانەوانی کە خواردنی دێهاتی دروستەکەن یا واتە کارێکی جیاواز بخۆیان کرد چیتانەیە بۆ خاتونانەوەتە چۆن لە کارەکانیان ئەڕوانن تەبەن ئەوانی کە جەنابتان باستان کرد بێشک ئەندامی سندیکای ئێمە یانی بەبێ شتێک کە بەس ئەوەی یاداشتەکەیان بگاتە لای ئێمە کە ئێمە درکیان پێ بکەین کە خاتونێک هەیە کەسێک هەیە ئەوێ خۆی ممارەسی بڕوانامەکەی خۆی بکات ئێمە گوێ لە داواکاریەکانی ئەگری مزین گرفتە سەرەکیەکانیان چین بۆ هاوکاریە پاڵپشتیە بەهێزی کە باسم کرد ئێمە جەنابی وەزیر بۆ خۆی لەسەر خەتەیانی من
ئەتوانم ئەو شایەتیە بدەم وەکو لە پساوی لقی سلێمانی چ کاتێک ئەگەر چەنی شەو بوو بێ من ئیشم کەوت بێتە وەزارەتی کشتتوکاڵ ئەوە نەبووە بەدەست بەتاڵی دەرچم وەزارەتی کشتتوکاڵیش بەپێی ئەوەی کە چی لە دەسەڵات و لە توانای وەزیرە هەبێ لە توانای بەڕێوەبەری نووسنگەکەیە هەبێ هەمیشە گوێگر بووە لە ئێمە ئەوە درێخیشی نەکردووە ئەوەی کە بە ئێمە بکرێ بە وەزارەت بکرێ ئەتوانم من وعدی پێ بدەم کە جێبەجێ ئەکرێت ئەوەی لە توانای وەزارەتی شانە بێ بەڵێ تر ئەو بەپی چکە بەپی توانا و پێشنیاری ئەو کەسەیە ئایا کارەکەی چەندێک قورسە چەندێک لە سەلاحەتی وەزارەتی کشتتوکاڵدایە کەوان و کارانە ئەکەن لە شوێنی خۆیان و لە جێگی خۆیانەوە بەچە هۆی ئەوەی کە ئەرکی سەرشانی ئێوەش کەمتر بکەنەوە بەتێکیت هەر لە ڕووی مرتاحیشەوە ئێمە زۆر پێی مرتاحین چکە پێشووتر هەبووە دەرچووی بەشە کشتتوکاڵەکان هەبووە لە دایەنگە ئیشی کردووە ئێ باشە تۆ ئەندازیارێکی کشتتوکاڵی تۆ دیبلۆمێکت هەیە لە کشتتوکاڵیە ئەگەر ممارەسەی بڕوانامەکەی خۆت نەکەی هەر چەند ساڵێک عیلمەکەت ئەمێنێتەوە چووکە تۆ لی دوورکەویتەوە هیچ فێر نابی بەڵام ئەگەر تۆ بە موچەیەکی زۆر کەمتر بێ بەڵام ممارەسەی بڕوانامەکەی خۆت بکەی هەم خەڵک باشترە ناسی لە بوارەکەیە هەم ئەزمونێکی گەورەت ئەبێت و هەم ئەتوانم بڵێم لە زۆر شتا پشت بەخۆ دەبەستی هەم بۆ ئێمەش زۆر باشە هەم بۆ ئەو کەسانی کە دەرچوی بەشە کشتتوکاڵەکانیشن زۆر باش کاکەرم جگە لە هەلی کار ئێوە خلوشتەکەنەوە بۆ کەسانی کە لە بواری کشتتوکاڵە کارەکەن یاوانی کە ئەندامی ئێوە بن بۆی هەسە خوب باسی بابەتێکە کردکە تەجروبە و گۆڕانکاریش لە واری کشتتوکاڵە دروست بوو ینی لە جیهانە ئێسا ئەو بەرهەمانەی کە لە کشتتوکاڵە بەرەمێنرە گۆڕانکاری زۆریان بەسەر هاتووە بەهۆی تەکنەلۆژیاوە بۆی چەندین بابەتی پێشکەوتوی ترەوە ئێوە هیچ خلوشت بۆ کەسانەکەنەوە لە سندیکە بەڵێ ئێمە کاروچالەکیەکانمان ساڵانە وایە من سوپاسی کورسا دەکەم کە هەموو ساڵێک لیان لە سەرەتای ساڵی تازە و لە مانگی یەکی ساڵی تازەدایان لە کۆتایی مانگی دوانزەی ئەم ساڵدا بە بەردەوام هەوڵی داوە ئەو کاروچالاکیانەی کە سندیکەی هونەرە کشتتوکاڵیەکان ئەنجامی دەدەن خەڵکیش بە تەواوەتی تێبگا و بیزانێ و سپاس و دەستخۆشیە بۆ جەنابتان ئێمە ساڵانە چەندین سیمینار و وەرکشۆپ و بەشێکی گرنگیشمان هەیە لە بەڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی کە من لێرەوە زۆر جێی خۆیەتی سوپاسی برای بەڕێزم کاک جوتیار خالید جێگری بەڕێبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی بکەین کە بەشێکی گرنگی گەورە هەیە لە سەر بە بەڕێبەرایەتی کشتتوکاڵی سلێمانیە بەشی ڕێنمایی کشتتوکاڵیە ئێشتا زەراعیە کە ئەوانە ساڵانە زۆر بایەغ بە فەلاح ئەدەن و چەندین خولیان بۆ دەکەنەوە و ئەو کەسانەی کە لەو بەڕێبەرایەتیەدا کار دەکەن و بەشێکن سەر بە بەڕێبەرایەتی گشتی ئەتوانم بڵێم خزمەتێکی گەورەی توێژی جوتیاران دەکەن و هاوکاریەکی تەواون و ئێمەش بۆ خۆمان لەکردنەوەی پێشانگا کشتتوکاڵیەکان لە وەرکشۆپ لە سنتەری توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی هەوڵمان داوە ئەو کادرانەی کە پێویستیان بە ڕێنمایی ئێمە هەبێ ئێمە لە بەڕێبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی بە نمونە باس بکەم چکە خۆم فەرمانبەرم لەوێ ئەتوانم بڵێم چەندین کەسمان هەیە زیاد لە 20 کەس بۆ 25 کەس کە هەڵگری بڕوانامەی ماستەرن لەو بەڕێبەرایەتیەوە سپاس بۆ خوا 10 بۆ 12 هەڵگری بڕوانامەی دکتۆرامان هەیە کە فەرمانبەرن لە بەڕێبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی کە ئەمەش بۆ خۆی ئەم بڕوانامە بەرزانە ژەگەڕێتەوە بۆی کە خودی وەزارەت زۆر هاوکاری تەواوی فەرمانبەرانیش بووە بۆی بڕوانامەی باڵاتر لە بواری کشتتوکاڵە بەدەست پرسیارەکە بکەیت کە سارتزانم ئەو خولانە بێ بەرامبەرە یاخۆت بەڵێ بەبێ بەرامبەرە بەڵێ بەبێ بەرامبەر و مامۆستاکانیش بەبێ بەرامبەروانە دەڵێنەوە ساڵانە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە کورسی تەرخانەکرێ بۆ سندیکەکانەوە هیچ ئەم کورسیانەتان دابین کردووە بۆ کەسێکە بێ ماستەر بخوێنیان بێ دکتۆرا بەتێکیت بەڵێ هەرچەنە بڵین ئێمە کورسیمان تەرخان کردووە بۆوانەی کە بچن بە کالۆرۆس بخوێن لە بەرەوەی ئەوانەی ئەندامی ئێمە دەرچووی ئامادەی و پەیمانگا کشتتوکاڵیەکان خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم ینی من جێی خۆیەتی باسی کەم چونکە ناکرێ هەندێشت هەیە من بە چاوی خۆبینی بێتم و ئێستا چاوی لێدا بخەم من ئەم ساڵ چەند کەس هاتووە بۆی کە من پشگیریم بۆ کردووە بڕوانامەکەی کردوتە بە کالۆرۆس کە ئەمە شتێک خەبەرێکی زۆر خۆشە بۆ هەرچەنگە بە دەرچوونی ینی بە دەرچوونی زانکۆ ئەو ئەندامە لای ئێمە نامێنێت و دەچێتە سندیکای ئەندازیارانی کشتتوکاڵی بەڵام من زۆر پێی مرتاحم و من بۆ خۆم ئێستا
بە پاڵپشتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو چوومەتەوە لە کۆلێژی کشتتوکاڵ بخوێنم برە و بە بڕوانامەکەی خۆم بدەم ئەمەش هەمووی فەزلەکە ئاگەڕێتەوە بۆ خودی جەنابی وەزیر بۆ ڕاوێژکاران لە وەزارەتی کشتتوکاڵ کە من چەند جارێک ناوم هێنانیانی تۆ شەڕی خوێندنی باڵات بۆەکە شەڕی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوت بۆکە شەڕی زانکۆ پێمانگاکانت بۆکە بۆی کە بەراورد بە چەند ساڵی تەمەەن بۆ نمونە کەسێکمان هەیە دەرچووی ساڵی 2000 لە ئامادەی کشتتوکاڵی ئێستا وەزارەت مشهوریە خوا بچێ دبلۆم بخوێنێ لە هەمان بواری خۆیدا بەبێ ڕەچاوکردنی تەمەنەکەی ینی هەرچەنە ئەم ساڵ تەمەنی 40 ساڵ دیاری کرا بوو بەڵام ساڵانی پێشوو ئەبیای 5 ساڵ بەسەر دەرچوونت لە ئامادەی کشتتوکاڵیدا دەرچوو بێت ئەنجا بتوانانی بخوێنیت ئێستا و مەرجانەشیان هەڵگرتووە. دەستخۆش. هەرم سدیق سەرۆکی لقی سلێمانی سندیکای هونەری کشتتوکاڵەکان زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لێرە بووی زۆر سپاس بۆ تاوای کار و چالاکیەکانتان جێگەی دەستخۆشین. زۆر سپاس بۆ زۆرەوە خۆش بێ سپاسانەکەم کە هەموو ساڵێک بایەخی تەواو بە سندیکاکانەدەن وەڵە زمنیشاندا سندیکاکەی ئێمە سپاسی جەنابتانەکەین دەستان خۆش بێ بۆ پێویستە ئەم کار و چالاکیانەی کە ساڵانە ئاکرێت خەڵکیش بەرچاوی ڕوون بێ لەسەر دەستەکانە خۆش بێ دووبارە بەیوای سەرکەوتن و کاری باشتر و خزمەتی زیاتر زۆر بەخێر.